1 ئۆکتۆبەری هەموو ساڵێک بە ڕۆژی جیهانی بە ساڵات چوان دادەنرێت و لە هەرێمی کوردستان ئەم ڕۆژە بە چەندین ساڵاکی جۆرا و جۆر یاد دەکرێتەوە. لە خانەی بە ساڵات چوانی هەولێریش کە خۆی لە دوو بەشی سەرەکی دەبینێتەوە، بەشی پەککەوتوەکان کە نزیکەی 80 بە ساڵ و چوو لە خۆ دەگرێت ئەم یادا دەکرێتەوە. ئێستا حالی حاضر ئەمە 73 بە ساڵات چوومان لێرە ژیان بەسەردا دەبات. لەو 73 بە ساڵات چوە ئەمە 48 بۆ 40 بە ساڵات چوی پەککەوتەمان هەیە بە هەردوو بەشەکەی ئافرەت و پیاوان، ئەوی تریان ئاسایی. لێرە هەر بە ساڵات چوێک وەردەگرین، ئەو بە ساڵات چوان لە خۆ دەگری کە شوێنی حاوانەوەیانە کەس بە خێوانەکە لێرە وەردەگیرێت. هەدەفیمە لە ئیشکارەکاندا لەلایەن توێژەرانی کۆمەڵایەتیەوە دائیمەن لەو ڕوانگەوە ئیش دەکەین کە ئەو بە ساڵات چوە بگەڕێنەوە ناو کەسوکاری خۆی. هەموو ساڵ ئاماری خۆمانە بووە، ئەو ساڵ تاکو مانجیدا کە ئێستایەتمان توانیتمان 4 بە ساڵات چوو لەگەڵ کەسوکاری خۆی ئاشنا بکەینەوە بیگەڕێنەوە ناو کەسوکاری خۆی. خانەی بە ساڵات چوانی شاری هەولێریش کە بە ماڵی بە ساڵات چوان دەناسرێت و ماوەی چەند ساڵێکە کراوەتەوە بۆ لە خۆگرتنیەوە بە ساڵات چوانەی کە هیچ کەسوکارێکیان نییە یاخود کەسوکاریان ناتوانن لە ماڵەوە خزمەتیان بکەن. هەر بە ساڵات چوێک لەم خانەیە خاوەن چیرۆک و ئەزمموی ژیانی تایبەت بەخۆیەتی. مامۆسا تۆ تەمەنێکە لێرەی و ئەمڕۆ ڕۆژی جیهانی بە ساڵات چوان بوو، ڕۆژێکی چۆن بوو بۆ ئێوە؟ ئەمڕۆ خۆشترین ڕۆژ بوو بۆ ئێمە. من 5 ساڵ لێرەم، هەموو ساڵێ ئەو یادە ئەکرێتەوە، بەس بە تایبەتی ئەم ساڵە یەکجار دڵمان خۆش بوو. بەڕاستی ئەوانەی میێوانەکان، برایەکان، کەلانەکانی تەلەڤیزیۆن ئەوانەی هاتن هەموو میێوانە دڵی ئێمەیان خۆش کرد، خوا دڵیان خۆش کات. مامۆستا ژیان و گوزەرانتان لێرە چۆن بەڕێوەچێت و تا چەند لە خزمەت گوزاریەکان ڕازین؟ ژیان و گوزەرانمان لێرانە لەخوا بەزیاد بێ، یا ڕەبێ ئێرە هەر ئاوەدان بێ، هەرچەندە ئێرە بۆ ئێوە زۆر خۆش بێت و ئێوە کەم و کوڕیتان نەبێ، بەڵام ژیانی ئێرە دەکاتەوەی کە ژیانە لە ناو خێزان و خانەوادە و ماڵ و منداڵەکانی خۆت بێت. کە کام وایە هەر کەس ڕێ لە دایک و باوکی خۆی بگری، نەهێڵی بێتێ ئێرە، نەک لەبەر ئێرە جێیش زۆر باشە بۆ ئێمە بۆ بێکەسان. ئەمما ئەو کەسەی وەفای نەبی بۆ داک و بابی خۆی، وەفای نابی بۆ نیشتیمانیش، لە ناحیەی دینیش وقضى ربك ألا تعبدوا إلا إياه وبالوالدين إحسانا. أبي إنسان ئاگادار داک و باب. ئێمە طبعا کەسوکارمان نییە بۆیە لێرەین. ئاواز بوو لەگەڵ ڕۆژەکانی ترا، ڕۆژەکانی کە هەرێکە لە ماڵی خۆیە هات دەر لەو قاعەیە لەو باخا دانیش بە تاقی تەنیا بیری لە دنیا کردەوە. بەس ئەمڕۆ تۆزێک بژاینەوە، زانیمان قووەتێک هەیە پشتگیریمانەکە و تەشجیعمانەکە. خوا بیان هێڵە و خوا سەلامەتیان. کاوەمەر تۆ خزمەتێکی زۆری هونەری کوردیت کردووە، ئێستاش بیری هونەر و دراماکان و فلیمەکانەکەیت و خوازی دووبارە بچیتەوەنەوە و وارە بە ئاواتەوە بووم تازە پێوەکەنج نابێتەوە فلیمەکان ببینم. 100 فلیمی سینەمایم هەیە بێزگەن لە مەجموعەیە شانۆگەری. وەزەمان چەندی برێ باشە، وەکو برێی خزمەت گوزاریمان باشە، خواردنمان باشە، لە هیچ نوقستانێکمان نییە. پەیامم ئەوەیە کە هیچ کەسێک وە نەکە داک و بابی خۆی ئێمال بکە بێ بۆ ئەو خانەیە، چەندی پێی بکرێ خزمەتی داک و بابی خۆی بکە باشترە. مامە بێگومان گلەیتان نییە لە شوێنیمانە و خواردنتان، بەڵام ئێرە هەرچەندێک خۆش بێ، هەرچەند پێداویستەکانتان هەموو بۆ دابین کرابێ، دەگاتەوەی کە تۆ لە نێو ماڵ و خانەوادەی خۆت بژی؟ ناوەڵا فەرق دەکا، بەس وەکو بلێی قسمەتەکەم کاتە ئێرانە نەخۆ من کەس پێی خۆش نییە لێرە بێتن، هەر ناو ماڵ و منداڵی خۆی بی سەربڵندترە و خۆشترە و ئەوەی کە مەسەڵەن ساحێب ژن و ماڵبی لەگەڵ مناڵەکانی خۆی لەگەڵ خێزانی خۆی ژیان بەسەر بباتن. لەوەیە کەم و کوڕیتان نەبێ و زۆربەی پێداویستەکانتان بۆ دابین کرابێ، بەڵام ژیانی ئێرە لەگەڵ ژیانی ناو خانەوادا جیاوازی هەیە؟ وەڵڵی لۆ هەندێک کەسمان زۆر باشە، لۆ هەندێک کەسمان باش نییە، هەیە ئیمکانیەتی نییە لێرە بچی خانە بگری، ئیمکانەتی مەعاشی نییە. ئەوە لۆمە زۆر باشە، وەک ماڵی خۆمانە، ماڵی خۆمان زیاترە. تاڵی و سەختیەکانی ژیان و بێوەفایی زەمانە بەشێک لە بەساڵات چوانی بەخانەی بەساڵات چوان گەیاندووە. تاڵی سپی هەریەک لە قژی ئەم بەساڵات چوانە ئەزمونەکانی ژیانمان پێدەڵێت، بەڵام بە تێبەڕبوونی کات خەریکە ئەزمونەکان لە گۆڕدەنرێن. بەوتەی خۆشیان بێ ئەوان تەنها لە ساڵی 1 ڕۆژ ناتوانن ئازار و مەینەتیەکانی تەنهایی لەبیر بەرنەوە. عیمران ئەمیر،
کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.